هجای امیر عثمان ریوبری پیک و جیان وزارت اوقاف و کاروبار آینی میوان منه اگر کرم کتن هجای امیر تو بخیرات یا کردستان 24 افروکا دو جهن آینیین گرنگ هم بو کریستیان هم جی و مسلمانان یک لوان برای بناغی پیمانگه ها ازهر یا دو هم جی وکرناوی کنیسه لعن کوا وکی ریوبری پیک و جیان وزارت اوقاف تو کار حکومت هرما کردستان جبو پرزه خصنا و پیک و جیانه بجداهی انجام دانا کاران بوان آواکرنا مزگفته کلیسا چاو دبینی بنای خواهی گورم میربان زور سپاس بو ام درفتا یواری یو همو کردستانیان باش به امرو روزی گرینگ بو روزی خوش بو پیکاتا آین کان ل هرمی کردستان بتایبتی کردنوی یچلو کنیسه گورانی ل هرمی کردستان که برستان پیششی آماجتان پیکرد تایبتا با دشتینینوا یا خود مسیحی کانو کریستیان کانی دشتینینوا امرو دبینین لسر آستی هرمی کردستان بررس سروچی حکومتی هرمی کردستان بررس وزیری اوقاف و کاروباری آینی بیگ تاو بیگ مسافه گرینجی به همو پیکات آینی کان دادن اما لروی عملی و نکه لروی قصه کردن امرو پیامی چی گرینگ بو تواوی پیکات کان بتایبتی پیکاتی کریستیان که اتادوین دمان بینی لناو تکانی دورو برما لخوارو لعراق لناو الراس کنیسه کان دتا قندرایا و تقصى إيمان كان اللي تقدر دندرا واستهاد ذكرى سريان دز دريجي ذكرى سريان دتسو سنران وهرمي كردستان بانتايوشي آزادا بو طواوي بيك ورجاني آين وآين زاكان طواوي بيك ورجاني أقوى مكاني تير أوي كلكون حتى استا أواني كأمر روشاتو نتئير ميوانا بمالي خوان دزان هرمي كردستان كردستانيان بارزگاري لكرامتيان لشرفيان لناموسيان لدينكيان لبيرو باوريان دكات باشا کاک امیر اگر بکرتی و مختصری لجنابتان بپرسم آیا هیچ ناکوکیک لسر آستی پیک و جیان یکتر قبول کردن لنیوان پیک هاتا آین و آین زاکانی کردستان هیا؟ نخير إطلاقا أما خوان شاهدي أو ددن ببيئة إما وكلاني فرمي حكومة هرمي كردستان وزارتي أوقاف باسي أو بابا تبكن ما بابا تشجرين وروجاندت رنج لسر آستي عقيدي لسر آستي باوري خوان لسر آستي بيرواني خوان أما شأنك داخلي خوانا آين مقدسة لا يهمومان هر كسو سر بهر بيرو هر آيدياو هر أوليك بي لناو خوان أما اشتيشتر بلام في جميع الأحوال لناو هارمونياي هرمي كردستان أو بيوندي آينية كالتوريا فرهنگ الدولة من دا بهيت شوق إطلاقا نما ترسيان هيا نتشاشيان هيا ونتشاش لنا خوان هيا بلكو باشترو بفراوانتر همو جاري اما مثال دينينو نمونة دينينو بهاي كان لهرمي كردستان دل إما وكو هرچند إيوه ناوتان لإما ناو بيكاتا بلام لولاتاني درو ببي معايري دولي ببي بيوري نيو دولتي إما كمينين زوزات دساو سنرينو بلام استاوا خريكا إما لسر إيوه زال دبينو وكو صعبتي چي خوش وكو قالتك كزور جار أوان آما جبو دكن إما اطمئنان من هيا هم بهمو شويك دين مان باور مان عقيدة مان بارزراو لحرمي كردستان وكو بيكاتيك لبيكاتا كان هيس فرق ناكين لبين مسلمان كان كمسلمان كان زور رزمان دقرين دامو دزگا كان دامزراو كاني آيني زور رز لإما دقرين همو ما فيكو مستحقق مان ده بارز نوبو من زيبا زيدا كان او بيك فيجيانا الكردستاني قلق جاران زور بيكات كخلقاني دورو برا ولاتاني جيران نشاويان بيهل نستاوا زور جاريش لنا اخويا عراق زور كاريان كردوا كدرزي تيبيخن آیا کردستان چون توانیتی ام پیک و جیانی لکردستان لم همو مترسیانه بپارێزێت اما زۆر جار لێرە لەوێ تأكيد دەیانەوێت دیوار دروستکەن بەڕاستی دیوارێکی کۆنکرێتی دروستکەن یان هەڵبەتە هەوڵ بدەن درزێ بخەنە نێوان ئاینەکان بەڵام بە حکمت و بە عقلمەندی سەرکردایەتی سیاسی کورد بە تایبەتی جەنابی سەرۆک بارزانی هەموو جارێ دووپاتی ئەوە دەکەینەوە کە سەڵمامی ئەمانە بۆ تەواوی پیکاتەکان لە هەرێمی کوردستان و خودی جەنابی سەرۆکی حکوومەت کە توانیوێتی تەحەولێکی گەورە ئەو ماوەیە لە ماوەی سەرۆکایەتی کردنی کابینەی نۆ پێکەوەژیان بخاتە سەر نەخشەی وڵاتانی جیهان بۆیە هەم کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئێمە مەحمایەکی سیاسی اقتصادی ئاینی کەلتوریان دروست کردووە کە هیچ هێزێک لە دەرەوە و هیچ فشارێک لە دەرەوە ناتوانانی ئەو درزە بخاتە ناومان و ئێمە خۆشمان وەکو هەرێمی کوردستان هیچ مەترسی و هەڕەشەنین بۆ دراوسەکانمان بۆ ناوچەکە بۆ وڵاتان بەڵکو ئەوەی ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکومەت ئاماژەی پێکرد پەیامی
ئاشتی و ئاشتەوایی پەیامی ئازادی ئاین و پێکەوە ژیان نەک لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەڵکو ئەو پەیامە بڵاو دەکەینەوە لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەمڕۆ بەڕێزیان تاکیدی کردەوە. باشە مامۆستاین ئاینی ji hemû pêkhate û ئاینên cuda li Kurdistanê çûn دەتوانن ئەم ڕۆڵەیان بگێڕن کە ئاشتەوایی زیاتر لە کوردستان دروست ببێت. هەڵبەتە مامۆسایانی ئاینی بە تایبەتی موسڵمانان لەسەر مەنابیرەکان ڕۆڵێکی زۆر کاریگەریان هەبووە هەم لە ڕووی بوعدە تاریخەکە کاتی خۆی کە لە ناو حرەکەی تەحەروری سیاسی کوردی کە ئەمڕۆ بەڕێزیان سەرۆکی حکومەت ئاماژەی پێکرد کە هەمیشە بوونەتە هەوێنی ئاشتی و ئاشتەوایی و دیفاعکردن لە قەزیەیەکی شەریفانەی ئێمە وەکو قەزەی کورد و کوردستانیان و ئەمڕۆژ بە زمانی خۆیان بە چەکی خۆیان دێن لەسەر مەنابیرەکان دیفاع لە پێکەوە ژیان دەکەن و کاریگەرن لەسەر لایەنی ئاشتی کۆمەڵایەتی و کاریگەرن لەسەر لایەنی بەیەکەوە ژیانی ئاین و ئاینزاکان لە هەرێمی کوردستان پەیامی جوانیان هەیە پەیامی زۆرا و زۆریان هەیە پەیامی ئاشتەواییان هەیە بۆ هەموو ئەو پێکاتانی کە لە هەرێمی کوردستان ئەمڕۆ حزوریان هەیە. زۆربەی جار ئەو ئاوارانەی کە لە عێراقەوە هاتوونە کوردستان زیاتر لە 10 ساڵ لە هەرێمی کوردستانن هێشتا نەیان توانیوە بگەڕێنە ناوچەکانی خۆیان گڕۆپی میلیش هەیە هێزی نامۆ هەیە حکوومەتی عێراق نەیتوانیوە پارێزگاری لەم خەڵکانە بکە ئەوڕوو کە جەنابی سەرۆک وەزیران ئاماژەی پێدا کە هەموو کارێکی دەکەن و بەردەوام دەبن بۆ ئەوەی سەقامگیری و ئارامی بگەڕێنە ئەو ناوچانە تا ئەم خەڵکانە بە سەربەرزی و بە ئارەزوو خۆیان بتوانن بگەڕێنەوە. ئایا مامۆستای ئاینی چ ڕۆڵێکیان هەیە لەسەر ئەم مژارە کە بتوانن ئەوانیش ڕۆڵی خۆیان ببینن سەقامگیری بۆ ئەو ناوچانە بگەڕێنەوە ئاوادانی ئارامی ئەم گروپە ناشەرعیانە و ناسانیانە لەوێ نەمێنن؟ کێشەکە لە پەیامی ئاینی ئێمە نییە، کێشەکە لە بابەتی نەزعێکی قەومی و سیراعێکی سیاسی لە بینی حکوومەتی مرکزی عراقی بەداخەوە کە دەبایە بڵێن نێمە حکوومەتی ئیتحادی عراقی بەڵام ئەمڕۆ بەو ئاراستەیە هەنگاودنێ کە بەداخەوە پێکاتەکان سیقیان نەماوە پێی بۆ لەبەرەوەی ئەگەر سیقیان هەبێ دەستنەوە ناوچەکانی خۆیان ناوچەکانی خۆیان ئاسایی دەکرێتەوە تەطبیع دەکرێتەوە سەر و ماڵیان دەپارێزرێ ئاساییشیان نییە تا ئێستا کاتێک کە تۆ سیقەت بە شوێنێک نەبێ ئاساییشیت ئارامیت عەقیدەت ئیمانت باوەڕت پارێزرا بێت چۆن دەچیتەوە ئەو شوێنە بۆیە ئەوەی هەر لە هەرێمی کوردستان بۆیان دابین کراوە لێرە ینی سوپاسگوزاری خۆیان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ دامەزراوە ئاینەکان و بۆ هەموو خەڵکی کوردستان دەردەبڕن هەتا ناوچەکانی خۆیان بە یەکجاری تەطبیع نەکرێتەوە ئاوەدان نەکرێتەوە ئاسایی نەکرێتەوە لە ڕووی ئەمنی لە ڕووی کەلتوری لە ڕووی ئاینی بڕواناکەم ئێمەش وەکو حکوومەتی هەرێمی کوردستان قبوڵی ئەوە بکەین کە پێکاتەکان بڕۆنەوە شوێنی زێدی خۆیان. gelek spas hêja Emîr Osman rêveberê pêkvejiyanê li Wezareta Awqaf û Karûbarên Aynî bi xêr bê serçawan. Zor spas.